سڵاو و ڕێز بۆ جەنابتان. من فەرزینی وەزیری کوڕی مەرحووم مەنسوور وەزیریم، دانیشتووی شار سنە و خەڵکی ئەم ئاوایی. ئێرە ماڵی باوە گەورەی خێڵ وەزیری سنەیە بە ناو مەرحووم میرزا محەممەد خان وەزیری کە یەکێک لە عەمالەتەکانیان بووە لە ئەو دێهاتانە کە مڵکیان بووە، بەڵام ئێرە زیاتر مورد نەزەریان بووە و زۆرتر لێرە ماونەتەوە، چون کەشوهەوای خۆشی بووە و مردمانیشی جیاواز بوون لەگەڵ مردمان شوێناییترا. شیرۆکی سنجەرخان شیرۆکێکی سەدەی 19ەمی میلادیە، زاینیە، هەر لەم ماڵا بە دنیا هاتووە وەک سایری براکانی، منتەها مەرحووم سنجەرخان و مەرحووم یەدوڵڵا خان برای دایکیان جیاواز بووە لەگەڵ دایک ئەو براکانتریانە. هەر لەم خاکا و لێرە بە دنیا هاتووە و لێرەشا پەروەردە بووە و لێرەشا شەهید بووە. وەڵا دوو مەسەلە لە دوو شەڕە جیاوازی حتا لەگەڵ براکانیە دیاریەکە. یەکێکی لەگەڵ سپای بریتانیا بوو کە ئەو وەختە کە زەعف حکوومەت مەرکەزی بوو لە ئێرانە، بریتانیا تەقریبەن تواوی ئێرانی تەخت کردبوو، لەم منتەقا نەیتوانی یەکە تازی بکات و شوێنێ بگرێت، چون مەرحووم سنجەرخان ڕوبەڕوویان وێسا. دوای ئەوەیشە کە جەنگ جەهانی ئەوەڵ دەستی پێ کرد و رووسیەی تەزاری لە جەنگ پاشەکشەی کرد، چۆن ئەنقلابی 1970 کۆمونیستی تیا کرا، ئۆکتۆبری 1970. سپای ڕووس هاتنەوە کە بچنەوە بۆ مەملەکەتی خۆیان لەم منتەقە و هەزیمەتیان کرد، یانێ پاشەکشیان لێرا بوو و غارەتێک بێنەهایەت زۆریان لە تواو ئێرانە کرد جگە لەم منتەقە، یانێ لە شاری سنە و چەم شاری سنە نەیانتوانی ئەو کارە بکەن. مەرحووم سنجەرخان لەگەڵ یانە بە شەڕ هات، لە 14 شەڕێک کە لەگەڵ ڕووسەکانە کردی 14 دەسەڵاتی هەبوو، یانێ لە هیچ کامیانە لە شەڕەکانە سنجەرخان نەیدۆڕان. بە بۆنی ئەوە نامەی نووسی بۆ مەرحووم میرزا کوچەکی جەنگەڵی لێرە و تا پلی مەنجیل ڕووسەکانی ڕاونیە، لەوە دواوتی بۆ جەنابەت، یانێ لە کوردستاناتە، منتەقەی کوردستانات و لەیلاخە، شاری سنە و چەم شاری سنە خۆشبەختانە سپای ڕووس نەیانتوانی هیچ کارێک هەتاکو و پردی مەنجیل. ئەمیر وەزیری، کارشناس ئەرشد یا فۆقە لیسانس ئەدیان و عرفان، لە دانشگاکانە تەدریسم کردەگە لە دانشگاکان سنە، فعلەن هیچ کارمەندم لە مەرکەز بزرگ ئیسلامیە. پێش لە هەموو شتێ بەخێربایی عەرزەکەم لە خەمەتانە بە شار و وڵاتی سنە، بەخێر هاتن فرا، خۆش هاتن بۆ شاری سنە. لە مورد مەرحووم سنجەرخان سەردارە ئەکرەمە و لە بواریە لێ مختلفە و ئینسان ئەتوانێت سوحبەت بکە لە زەمینەی تاریخیە و لە زەمینەی خانەوادگیە و لە زەمینەی لە بواری معنەوی و ئائینیە و کە ئەگەر ئیجازە بەفەرمونون بنە لە بواری ئائینی و مەزهەبی و عرفانی و مەتاڵبێ لە مۆرەدە ئەم زاتە گەورە، ئەم شخصیەتە گەورە تاریخیە لە خەمەتانە عەرز بکەم. مەرحووم سنجەرخان لە سەدەی ئەخیرە بعد دەورەیە قاجار لە جەنگ جەهانی ئەوەڵە کە لە وڵاتمانە ئاشوبێ قەیرانێ بە وجود تێ، لەو بۆرها دەست یارمەتی مردم بەرەو ئەو درێژە ئەوێتەوە ئەوانیچ کۆتایی ناکەن لە حەق خەڵکیە و گیان خۆیانە نە تەبەقە ئیخلاس و دفاع لە خاک و ناموس و کوردەواری ئەکەن. پەیوەند و ارتباطێکە مەرحووم سەردار ئەکرەم سنجەرخان تەک عولەمای دین و گەورە لە دینیا بوویە، واقعاً زەبانزەدە خاس و عامەوە لە ناو مردمە شۆهرەس. ئەس جملە ئەتوانین ئێمە ئشارەکەین بە ارتباط نزیک و قەرابەتێکە لە بینە مەرحووم سەردارە ئەکرەم و ئایەتوڵڵا مەردۆخە کە لە گەورە لێ
دینی وڵاتمان بووگە ئشارەکەین همچنین تەک مەشایخە تەریقەتە ئەز جملە حەزرەتە شێخ حسامەدینە دەرەجاتیان عالی بێ ئەرتەباتی نزیکیان بووگە و لە حەیاتیانە تەک ئەم گەورەگەلا مونس بووگن تەک عولەمای گەورەی دینی چا ئەز جملە ئەتوانین بێژین تەک ئایەتوڵا مەردۆخە فرە ئرتباتی بووە و ئایەتوڵا مەردۆخ بە ئەنحای مختلف مەشورەتی پیان ئەدا بە ئەشکاڵی مختلف و لە شرایط مختلفە حمایەتی لە مەرحوم سنجەرخانە کرد. یەک نەفەر بووە مەتەب ناودار لێرا بووە تاریخیان دانێر فرە زیرەک و گوساخ بووە ئاوا حاڵیەوی لێرایتر خەڵبووفامین خۆشی لە بینی بردو حاڵیەوی ڕوو ساتێ سایێرە میلاتە قات و ئەسپیان کرد ناو دەغڵەکانیان ئەمدان ێسە بەر تیر حتا بردیانە لە ئەوڵەوە کە شار سنە بوو بەر لەوە کە ئەم سپای ڕووس حەمڵە بکا بە کوردەواری یا بە ئێران بەڵام دوایەوە دی کە لە ناو شارە واقعەن ناتوانێت ئەو کارە بکە دێهاتێکی کڕی بە ناو میاوەران دێهاتەکەی لە کابرایك جوولەکە کڕی لێنا برجوبارەگایکی دروست کرد و لەوێ فعالیەتیە کرد بۆ شوێنهای مختلف لێنۆ لەشکەکەشیە کرد وەڵا بە پای ئاواییەکە حەساوی بکەن حدود 2000 کەس لەشکەری بووە ئەم 2000 کەسە وەختێک کە جەنگ تەواو بوو ڕووس ڕۆیشت تا سەردەمێکیش هەر لەوێ ژیاون بەڵام دوای ئەوەی تر هەرکە چووە بۆ وڵاتەکەی خۆی و سنجەرخانیش دەستی کرد بە کەشاوەرزی بەڵام چون قەحتی ڕووی کرد لە ئێران لە زەمان ئاخری جەنگەکە سنجەرخانیش نەیەتوانی بیبینێ کە ئامۆزاکانی و براکانی لە شار سنا کە حاکم شار سنە بوون هەمارەکانیان پڕە لە ئازۆقە و مردم لە برسا ئەمرن ئەچوو ئەشکاند و دەرگاکانی ئەشکاند و لە ناو مردما دابەشیە کرد بە بۆنی ئەوە و قینیان لێ هەڵگرد و متاسفانە شەهیدیان مورد اعتقاد عميق الشخص سنجرخان بدين الإسلام وبطريقة وعرفان أتوانين ما مطالب لم زمينة إشاركين از جملة إنك متمسك بطريقة النقشبندية وببزرگان طريقة النقشبندية إرادة ويجيب وأوانيش متقابلا همة وكرامتيان هميشة شامل حال مرحوم سنجرخان بوغا لنبرد تک دشمنا همیشه خوشیان پیو بوگه و همتیان متوجه بوه عرض به حضورتان او جوره که من خوام جنفتگما و لباوكم مرحوم باوكم جنفتگا لمرحوم باوام گراندگیان صوب من لروج عاشورا که روج مبارکه که به زبان روزه و به لسنت روزه عاشورا به زوان روجگو بمقام الرفيع الشهادات جيجن تا أوجيجا بإسلام وبشعائر إسلامي مقيد بون وحتى أوجورك جراندي جانا صوب ومن لأفواه مردمة من جنفتجما بكرات جنفتجما أجن حتى بعد شهادة السنجرخان حالتك سيلمانند لأواي نرانا إيجاد بوك مردم بعدن بعنوان النوع خشم إلهي نسبت بخویان که همچین کۆتاهی کیان کرد و همچین گوناهی مرتکب بوون لحق خویانە بە نوع خشم و غەزەب ئیلاهی یادیانە کرد کە لافاوی گەورە هات نزدیک بوو ئاوایی نەڕان تەخۆیان بووە. زەبەردی بووە هیچ هاوسەر و ئاوماڵە خۆی مەسەم شوخیان کرد گەمەیان کرد وەیەکەوە ئینیان کرد دەست پێمانیان کرد وەک ئەو نەبوون چیە نازی کردە ئەجێ ئەسب ئەڕووی ئەسب بتەخم لە ناڵەکەی ژێرپای ئابە و جۆرە حاڵیەوی تەخاندا ناڵ ژێرپای ئەسپەکە نێدا لە ئەسپەکە دەست و تیری ئاوا بووە یان و قسەیانە کرد بۆی مەخۆی مە نەماندیە. منە لە دوو بوارەوە ئەم پیاوە
کاری نەزیری نەبووە. یەکێکی ئەوە بوو کە ئەگەر خەڵکی هاتن بە دۆریا بۆ پێشمەرگایەتی و بۆ شەڕ لەگەڵ ڕووسەکانە تەماعی ماڵی دنیایان نەبوو. هەر خەڵکی ئەم ئاوایی بەڕێزە نەڕانە زۆربەی لە لەشکریانیان نەڕانی بوون. بەڵام ئەمانە نەچوون کە کەسێک شتێکیان پێبا بە ئەرکی سەرشان خۆیان یانزانی کە لە وڵاتیان پارێزن. بە دوو دەلیل سنجەرخان شلۆخ بوو. یەکێکی ئەوە بوو ئەوەی وا ڕێگەڕەوشتی ئاینی بوو و سنجەرخانی ئەناسی و ئێزانی بیر و بڕوای چۆنە کە حتا بۆ شەڕ لەگەڵ ڕووسا تا ئیزن و فتوای حەزرەت شێخ سامەدینی نەگردوو لەگەڵ ڕووسا بە شەڕ نەهات. یەکی ئەوە بوو پەس ئەوانەوە بڕوای مەزهەبیان بوو دوای کەوتن. دوو من ئەوانەوە باز هەم سنجەرخانیان ئەناسیەوە زانیان کە پیاوێکی لێ هاتوو ئازایە لەبەر ئازایەتی و لێ کەوتووی بە دوای کەوتن. ئەم دوو دەسە کارێکیان کرد کە لە چواردە شەڕ لەگەڵ ڕووسا ئەم پیاوە خوا تەوفیقی دا و بەسەریان ئازاڵ بوو لە هیچ شەڕێکان نەیدۆڕە. چۆن کەس بۆ ماڵی دنیا و بۆ شتی تر شەڕی ناکرد، بۆ وڵاتیان شەڕیان نەکرد. ژن و مناڵیان لە قەڵاکە ژیان تا زمانێکە حملەیەک بکردە یا مەسەڵەن ڕووس بەهاتایە یا لە شوێنێکە گزارشیان بدایە راپۆرتێ باتایە کە مەسەڵەن لە دیواندەرا لە فڵانە منتەقا وا پێشاتوە. هەرچەند مەرحوم سنجەرخان لە هەر شوێنێکە کەسێکی کردوو بەڕێوەبەر ئەو شوێنە مەسەڵەن لە منتەقەی دیواندەرە منتەقەی ساڵاڵا کەسێ بوو بە ناو پاتەڕەش یا پاتە گەڵواخی لە مەریوانە کەسێکتر لە هەر شوێنێکە کەسێکی بوو. بەڵام ئەکسەرن خۆشی لە شەڕەکانە بووە کە حتا برینداریش بووە لە شەڕە. سنجەرخان دروستە کە برای مەرحوم خەلیلخان بوو کە حاکم بوو و ئامۆزازای مەرحوم ئاسەف دیوان بوو و خۆشکەزای ئەمیرەمجەد بوو. بەڵام ئەو جۆرە لەگەڵ خەڵکەکە هەڵسان و دانیشتانی ئەکرد کە وەک یەکێک لە خۆیان نەیەوت کە خێڵی من حاکمی کوردستان و حاکمی شاری سنەیە. خۆی لە یەکێک لە خەڵکەکە ئەزانی بە بۆنێ ئەوەیە کە ناوی زیندووە و ئەوانتر ناویان لە مێژووە گوم بوو. ئەو جۆرە کە بابا مەردوخ ڕۆحانی لە تاریخە مەشاهیرە کوردە نەقڵی ئەکات، خود شخص سنجەرخان لە دەورەی نەوجەوانیە ڕۆیای سادقە ئەوینێ و لەو ڕۆیای سادقە ئیلهامی پێ ئەوێ بە وەسیلە شخصێک مبارەکە بەنا بە قەوڵێ کۆسەی حەجیج بووە سید عوبەیدوڵڵای مەشهور بە سید عوبەیدوڵڵا هەمشیرەیە ئیمام ڕەزا ئیمام عەلی بن موسە ڕەزا کە مەرقەدیان ها لە مەشهەدا کۆسەی هەجیج کە لە منتەقەی خۆمانە شخصیەتێ مبارەک و معنەویە ئەژن لەو ڕۆیای سادقە هاتیگە سەخە و مەرحوم سنجەرخان و بەشارەتی پێداگا کە لە ئایەندا مجاهدێک گەورە و غازی و مبارزێک گەورەی تیا دەرتێکە لە خاک و شەرەف و ناموسە کوردستان دفاعکات. مەطلبێتر ئەگەر قابلە بەحس بێ لە خۆدە جەنگنامەی سنجەرخانە کە مەرحوم عەبدوڵڵا خان مجموعە ئەشعارێکە گرداوەری کردگە لەم کتێوە هاوردەگیە چەند پارچە شعرێک جوانی لە ڕاستای ئەم لە بوارە ئاینی مەرحوم سنجەرخانە و عنوان کردگە کە حەزەکەم لە خەمەتانە قەرائەتی کەم. فەرمایشەکات صاحب شەرتوشون لە مورد مەرحوم سەردار ئەکرەمەوە تەوسیفیەکات صاحب شەرتوشون شەریعەتفام بوو تابع بە دەستور دینە ئیسلام بوو هەر وەک شاهزادە کەمەرزەڕین بوو مرید دەرگای حسام الدین بوو جا بۆ سەخاوەت هەر وەک حاتەم بوو خالز بەگزادەی بەنی ئادەم بوو دەست بە دەستنەماز سوارە بوو بەزین ئینا فەتەحنای ئەخوەند بە تەمکین. یا لە جێگەی ترا لە تەوسیفە جەنگەلێکە سنجەرخان تەک دشمنانە کوردستانە ئەز جملە ڕووسیەل و ئینگلیسیەل متەجاوزیە لە ڕووس و ئینگلیس کە هاتگەن بۆ وڵات کوردستان ئابەم جۆرە ئەبیاتێک نەقڵەکە کە تەوسیفە حاڵە سنجەرخان و
لشکریان سنجرخانە فەرمایشەکات کەرامات عەلی دەنگی عومەر تێ لە تیپ سنجەر بۆی پەیغەمەر تێ بە سەڵوات و زەکر ئەڵڵاه ئەکبەر هەڵیان کەند سپای ڕووسە بەدگوهەر زەبان وە ڕووزە سونەت عاشورا مەشغوڵ بوو وە یاد ڕۆژە کەربەلا لە فەتحم سوڵتان ڕۆم بێ خاترجەم لە قەبی دا پێم بە سەردار ئەکرەم ئەوەسە کە بۆ جۆرە کە مەشهورە لە قەب سەردارە ئەکرەمی لە جانب ئەمپەراتورە عوسمانیە وەختە و سوڵتان محەممەد پەنجمە و بعد از مبارزاتێکە لە تەقابڵە بە متەجاوزین ڕووس و ئینگلیسا بووگیە فتوحاتێ چەشمگیری بووگە ئەمپەراتورە عوسمانیە وەخت سوڵتان محەممەد پەنجم خەڵاتی فرەی بۆ ئەنێرێ و لە قەب سەردارە ئەکرەمی بۆ ئەنێرێت و ئاعتایەکا بێ کە واقعاً بەرازەندەی ئەو شخصیەتە گەورە بووە لەبان خودم مهرێ نامەنگاری گەلێکە مەرحوم سەردار ئەکرەم تەک گەورەگەلێ منتەقا نامەنگاریەلێکی چی بووگە لە بان خودم مهرێ سنجەرخانە و ئەم شعرە منقوش بووە و حەک کریاگە کە فرە جوانە ئەفەرمێت ئەس حەبەش تا کاشغەر مەیدان سوڵتان سەنجەر است در لقب سردار ئەکرەم بەرهەمێ سەر ئەفسەر است کە ئەمە جایگا و پایگای ئەم شخصیەتە بێوێنە بۆ ئێمە ڕوونەکاتەوە و لە دڵ مردمە تا چه حەدێ جێگەی بووە بۆ ئێمە ڕۆشنیەکاتەوە ئومیدوارم کە جوانگەل ئێمە لە ئایندا بیشتر تەک هەمچین شخصیەتە لێکا ئاشنابن تەک گەورەگەلێ ئاینیانە گەورەگەلێ ملیانە بیشتر ئاشنابن و ڕێگە و ڕێباز ئەم گەورەگەلمانە ئینشاءالله گوم نەکەن کە سەرکەوتووی ئێمە یەقینەن دەرگرەوەی ئەوەسە کە ئێمە گەورەگەلمان بناسین و ڕێبازیان بشناسین و پەیڕەویکەین لە شوێن تەریقەت و ڕەوش ئەو گەورەگەلە مسلمانە پێ قسە خۆش باوە گەورەی ترە ماواییە بۆ ئەم منتەقە بۆ تامیاوەران تا هێرە دامان جاگەت سەراری گشتیا کرد ئابۆ جوورە بووە سەلیقرار بووە پیاخات بووە ئارێ سەرشتەی بووە بوو گشتکاری دەور دە دوانزە نەفەری لە دەوریا بووە ئابۆ جووەرە هەمیشە بووەم لە ئۆلا ڕوویە لێرە و داشار چووە لێرە و بەرە و کولیایی ئەڕوی ئەڕی ئەوانە نەفسەریە و هونارێ نەمان هیچ کامیگیان نەمانێتە لەو دەسەوستیرە زوو بوو شتانەوە ساڵ لەمە هەیچە ئێمە چامان پێ نەکەوتە قسەی ئەوانە ئەرمینەوە چەند ساڵ لەمەوە پێش فیلمێ دروست کرا بە شکلی سریال یا زەنجیرە درامایك بە ناوی سنجەرخان من خۆم وەکو سەرپەرستی ڕێکخراوەی خێڵی وەزیری نەزارەتم بوو بەسەر ئەم کارە کارێکی زۆر وەفادار بە تاریخ بوو بە مێژوو بوو ئەگەر کەم و کەسێکی تیا بوو لە پەخشا پێشات یعنی لە فیلمسازیەکە ئێمە هیچ کەم و کەسریکیاندا نەنیە تەیەکونەندەی محتەرەم بەم بەرنامە ئەم فیلمە کامەڵەن سعی بەوە بوو کە بە مێژوو بە ئیتفاقاتی مێژووی ئەو سەردەمە وەفادار بێ و من هەر لێرە و لە هەمویان بە هەمویان دەست خۆشیەڵێم و واقعاً زەحمەتیان کێشە ئەوەڵە ناساندنی ئەوانەیە لە مێژووە کەسایەتیەکان ئەرکی سەرشانی هەمومانە ئەگەر بمانەوێت کە فەرهەنگ و کەلتورمان بپارێزین و بە نەسڵی نوێ و بنەوەی نوێ انتقالی بدەین ڕێگەیەک ترمان نییە غێرەسەوە کە دابنیشین بڵین گەورەکانمان کێ بوون و بۆچی وایانە کرد و هەدەفیان چی بوو ئامانجیان چی بوو بەسەرهاتیان چی بوو من بە ئەرکی سەرشانی خۆمانم ئەزانی کە لە ڕێکخراوەی خێڵوەزیریە ئەم کارە بکەین و ئەلحەمدوللیلا تایسەیش خراپ نەبووە بەڵام ئەبێ زیاتر کاری لەسەر کرد سنجەرخان پایگە و جایگایك مردمی ویژەی بووە ئەمیشە بێدەلیل نەوگە ئەوە بە خاتر ئەوە بووە کە تەک زاڵمینێ وەختە کەسانێکە بە ئەنحای مختلف زڵمیان لە مردمە کرد
سەروەتمەندانێکە درێغیانە کرد غەلات یا مەسەڵەن خۆراکات ئەمانیانە لە ئەنبارگە لە خۆیانە ئەندوختە کرد ئەنبارە کردوە بە مردم نەیانەگەیان لەو قەحتیا کە لەو ساڵگەلا بووە لە ساڵگەل جەنگ جەهانیە مەرحوم سنجەرخان بە ئەنحای مختلف لە گەورەگەل لە مالکین خۆراکی سندگە گەنمی سندگە و ما یحتاجە مردمی لەوان خەراجی دانیاگە بۆیان کە بتوان مردم لە ڕەفاه و ئاسایشە زندگی بکەن ئەمە جایگا و پایگایەک مردمی لە دڵ مردمە ئیجاد کردگە و عیداڵەت محوەری کە سەرلەوحەی کاری بووگە سنجەرخان یانە لە هەر کوێنێکە مەزڵۆمێکی بدیایە کە واقعاً کوچکترین ناحەقێ ئجحافی لە حەقیا بکریایە ئارام دانانیشت و تا حەق مەزڵۆمی لە زاڵم نەسەندایە لەحزەیەک ئارامشینەوە ئەمانە گشتی ئەوێت دەلائلێ بووە کە ئەوە لە دڵ مردمە جێگە و پێگەی بووە و علاوە بەر ئەمانی چە تەقەیودی بە دینە ئیسلام بە شەریعەت نەبەوی و ئەولیا و بزرگان و ئەقتاب تەریقەت یەکێک تر لە دەلایل ئەمە بووە کە ئەوە ناو مردمە جایگا و پایگای بووە و مردم خۆشیان ویستووە. مەرحوم سنجەرخان لە ساڵی 1299 هجری شەمسی کە ڕێکەوتە لەگەڵ 1337 یا 8 هجری قەمەری و 1920 میلادی شەهید بووە لە مانگی ڕەمەزانە بووە و لە ڕۆژی عاشورای حسێنیە هەر لەم شوێنە کە من دانیشتوم بەداخەوە لێرە دەستنێژە گرێ کە تەقەیل یەکرێت و شەهیدەوەیە کە پێتە ناو هەر ئەم هەر لێرەوە لەبەر کامێراکەی جەنابتانەوە لەگەڵ ڕێز و دەستخۆشی بۆ جەنابتان و بۆ کەناڵە جوانەکەتان کە ئەم کارە کات و ئەم بەرکی سەرسان خۆی زانێ ئەویش بۆ فەرهەنگ و کەلتوری کورد کۆشێت و گەورە پیاوانی میژووی لە بواری چ دینی و چه ئاینی و چه ئازایەتیەوە بپارێزێ منیش وەکو بەڕێوەبەری ڕێکخراوەی خێڵی وەزیری ئەمەوێ عەرزکەم لە خەزمەت ئەوانە وایانەوێ لە بواری میژوو کار بکەن چه فیلم دروستکەن و چه کتێب بنووسن ئێمە حازرین وەکو ڕێکخراوەی خێڵ وەزیری سپانسریان بکەین بۆ هەزینەی ئەم کارە لە خزمەتیان نابین. نکتەی تر کە لازمم ئەدی لە خەمەتانە عەرزکەم ئەمە بوو کە لە سەنەواتە ئەخیرە بزرگداشتە لێ بۆ سەردار ئەکرەم سنجەرخان تەدارک دەریاگە ئەز جملە لە ئاوایی نەڕانە ساڵە گوزەشتە بزرگداشتێکیان بە حزورێ بەعزێ لە مەقاماتێ ئوستانیە و گرد و مردمە نەڕان حزوریان بوو انتقاداتێ بە هەمچین بزرگداشتێ لێ کە لە شەئنە سنجەرخانە نەواقعەن انتقاداتێ تەوەسوتێک کەسانێکە صاحب نەزەرن دەم زەمینە و سەردارە مەرحوم سەردارە ئەکرەم ئەناسن و ڕێگە و ڕەوش ئەو پیاگە ئەزانن چەبووگە انتقادات هەبووە کە ئومیدوارین لە سەنەواتە ئایندە لە شەئن و مەنزلەتە سنجەرخانە ئەگەر بزرگداشتێک بەرگوزارەوێ واقعاً جۆرێ بێکە ڕۆحی سنجەرخان لە ئێمە ڕازی بێ و لە شەئن و مەقامە ئەو زاتە گەورا بێت. عبارەت بە کوژرانی مەرحوم سنجەرخان و مەرحوم یەدوڵاخان برای و مەرحوم ئەحمەدخان برازایی کە ئەمانە هەمویان بە یەک ڕۆژ و لە یەک شوێنە شەهید بوون ڕەوایەت مختلفە بەڵام ئەوەی کە بە ڕاستیەکانەوە نزیکتر بێ ئەوەیە کە شەریف الدەوڵە حاکمی شاری سنە لە پێی اختلافاتی لەگەڵ مەرحوم سنجەرخان دەستوری دابوو کە یا خێڵی وەزیری ئەبێ شار سنە بەجێ بێڵن یا ئەبێ لە بین بچن یا سنجەر لە بین بچێ
مەرحوم ئاسەفیش کە حاکم بوو بە شاری سناو لە گەورەی خێڵوەزیری بوو ئەمەی بە خێڵەکەی وتی ئێمە ڕێگەیەکمان نییە جگە لەوە کە سنجەر خۆمان لەبینی بووین لەبینمان نەبن. متاسفانە براکانیشی ڕزایەتیان بەم قەزیەدا و ئامۆزاکاندایان و بە دەست یاری شەریفوددەوڵە و براکانی بە بەهانەی سڵحکردن سنجەرخانیان داوەت کردە نەڕان بۆ ماڵی باوکی کە لەوێ متاسفانە ئەم سێ برا شەهید کرا بە نامەردی و بە ناجوانمەردی. و ئەوەی وا داخی زۆرە ئەوەی کە لە مێژووە ماوەتەوە ئەوەی کە براکوژی بوو. وەڵا بەداخەوە لە پارێکەوە بەدعەتێک خراپ لە ئاوایی نەڕانە ڕەسم نریا کە بە ناوی یادوارەی سنجەرخان و یادکردن لە سنجەرخان هاتن مەراسمێکی ساز و دەوڵ و سینتیسایزر و ئورگیان بەڕێ خست و هەڵپەڕکی و کوردی و غورفەکردن و فرۆشتن و کاسبیکردن لەسەر ئەم مەسەلە. خێڵی ئێمە و هۆزی ئێمە و ئەوەی وا ئاگای بوو لەم مەسئلە ئەم فستیواڵە بەڕاستی فستیواڵ بوو، ئەم فستیواڵیە تەحریم کرد و هیوادارم کە بۆ هەموو ساڵی نەبێ، چۆن ئەو مێژووە ئەو پیاوە گەورە بەرامبەر شتێ وێسا کە ئیسا ئەو کارە خەریکە ئەنجامەدرێ. بەداخەوە مەنافعی مادی تەرجیح دریا یەک مەراسمە معنەوی.